بەڵێ خوێندکاری پەیمانگای کۆمپیوتەری گەرمیانی ناحکومی هەستاین بە چالاکیەک لە یەکی ئایار جەژنی کرێکاران بۆیە بە باشمان زانی لەم چالاکیە ئەمەش وەکو هەموو چین و توێژەکانی تر هەستاین بە پاکردنەوەی شەقامەکان و شۆستەکان لێرەوە پیرۆزبایی خۆمان لە برایانی کارگوزارە و کرێکارانەکەین لە کوردستان و هەموو جیهان بۆیە ئێمە وەکو خوێندکاران ئەم ڕۆژەمان بە باشدانی لێرەوە داوا بکەین لە هەموو هاوڵاتیان لە چین و توێژە جیاجیاکان لەم ڕۆژە پیرۆزەدا هیچ نەبێ بتوانین هاوکاری برایانمان بین کارگوزاران کرێکاران بتوانین یارمەتیان بدەین هەر کەسە و لای خۆمانەوە هیچ نەبێ بتوانین لە معنەوێتی ئەوان تێبگەین